بڕیارێکی سەرۆکی ئەمریکا کۆچبەر بگرێتەوە شەقامەکان پڕ دەبێت لە خۆ پیشاندەر. ئەمە دیمەنی ئەوڕۆیی واشنگتنە. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ بڕیاری داوە ئەو بڕیارەی سەرۆکی پێشوو باراک ئۆباما هەڵبوەشێنێتەوە سەبارەت بە منداڵی ئەو کۆچبەرە نایاسایانەی لە سنوورەکانی ئەمریکای لاتینەوە هاتوونەتە ئەمریکاوە کە بەهۆی باوکیانەوە لە ئەمریکا ژیاون و هیچ مافێکیان نەبووە. لە دوای ئەو بڕیارەوە کە بەداکا ناسراوە ئەو منداڵانە وەک منداڵی دی ئەمریکا مافیان بۆ گەڕاوەتەوە. ئێستا دۆناڵد ترامپ بڕیاریدا کە داکا هەڵوەشێنێتەوە تۆپەکە لە گۆڕەپانی کۆنگرێسە کە تا 6 مانگی تر ئایا بڕیارەکە پەسەند دەکەن یاخود ڕەدی دەکەنەوە. ئەمریکا هەرگیز باش نابێت لە سایی ئەم ئیدارەیەدا چونکە خێزان پەرتەوازە دەکا و کۆمەڵگا پەر دەکات. ئەم گۆرانیە بڕیاردەری سیاسی ئەم وڵاتە داخۆ بیبیستێ گۆرانەکە دەڵێت ئەم خاکە خاچی من و خاچی تۆیە لە کالیفۆرنیاوە بۆ نیویۆرک ئایلند. ئەم خاکە هی منە و هی تۆشە. چیرۆکی کۆچبەری نایاسایی پڕە لە دژواری بەڵام لەم وڵاتە خەڵکەکەی زیندووە. باوکم کۆچبەرێکی کۆڵمبی بوو. من بۆ ترسەوە ژیاوم کە ڕۆژێک بێت و ڕەوانە بکرێمەوە. خەڵکانێکی زۆر دەناسم کە ئەم بڕیارە دەیانگرێتەوە. من هەندێک لەوانە دەناسم بۆیە دەنگ دەخەمە پاڵدەنگی ئەوان بۆ وەستاندنی ئەم بڕیارە. بڕیارەکە ئەگەر جێبەجێ ببێت نزیکەی 800,000 مرۆڤ دەگەڕێنرێتەوە. ئەوانە ساڵانێکی زۆرە خەون دەبینن لەم وڵاتەدا بمێننەوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.